سڵاوەڕێیان لەم ڤیددیۆدا باسی دروستکردنی دوو فانکشن دەکەین لە بۆ کلاسی ستودنت. ئەویش بریتە لە یەکەمیان دروستکردنی فانکشنێک کاوە بتوانێت سەمی دەرەجەکانی ستودنتمان لە بۆ دەربهێنێت کالکولیت بکە و لە پاشان فانکشنێکی تر ئەویش لە بۆ دەرهێنانی پیشاندانی معدلی ئەم تەڵەبە ئەم خوێندکارە لە C++ دا. ئێستا ئێمە کلاسی ستودنتمان هەیە و باسمان کرد وەروها ئینهێرنتێکی فریچەکانی پرسنی کردیا کا فیچەرەکانیش بریتین لە بڵین ID و ئەیج و نێمی هەیە بۆ شێوازە باسمان کرد. ئێستا بابین دوو فانکشن چۆن بتوانین لێراندا ئێمە بەهۆی کنستراکتەرەوە دروستمان کردووە و بای دیفۆلت مارکەکانم داناوە وەروها دەتوانم بە سێت مارکس فانکشنێکە کەوا دەرەجەکان توانین بەسیین خۆمان داخلی بکەین و وەگێت مارکس ئیشی ئەوەیە کەوا دەرەجەکان بڵین تەباتەکە بابین ئەمانە هایت بکەین زاری بە خۆمان ئەمە داگرە لێراندا نیشانیت سالبە ماینەسە داگرە ڕاستەخۆ لە تەنها بۆ خۆتە بۆ ئاسانکاری تەنانای فەکشنەکەت پێ دەڵێ هێدەرەکەت پێ دەڵێ و تێدەی شارتەوە بۆ خۆت تاوی هەیە پێویست ناکان شتێ پیشانی بدی باش بۆ ئیشکردن. ئێستا چی بکەین بابین سەرەتا فانکشنێک دروست بکەین لە بۆ سام طبعاً ئەتو دەتوانی گوتمان بەڕەتێرن دروست بکەیت واتە بۆ نمونە ئێستاکە لە بۆ سەم باشە سەمەکە دەبی چبی لە برەوە دەبڵە سەمەکەش دەبی جۆرەکەی دەبڵ بی کەواتە دەبڵ بۆ منە گێت سام وە سەمەکەی دەردەنی و باش شێوازەی ڕتێرنی دەکەیەوە لە پاشان لە کۆتاییدا نرخەکە و لە بۆ ئاڤرێجەکەش بە هەماشە بەڵام من ئەم شتە ناکەم بە ڤۆید دەیکەم دەبێت بە شتێکی جوان بیکەم بۆی بە ڤۆید دەیکەم دەڵێم ڤۆید گێت چکە پێویست ناکە دواتر لە میندا دواتر دووبارە باسی بکەم و بڵین ڕێکی بخۆموسی ئاوتیر بکەم لێرە دەڵێم ڤۆید گێت سەم یاخود کالکولیت سەم فانکشنێکم هەیە ئیشی ئەوەیە کەوا سەمەکەم لە بۆ دەدۆستەوە وە سەمەکەش تەبع دەکەمەوە بە سیاوت لێراندا بۆیە دەڵێم چی لە چۆن بتوانم سەمەکە ببینمەوە ئێمە دەرەجەکانمان لە ناوچێنە ئەڕێەکە سێ تاوان بێگومان توانی بیکی بەدا بەکەی فخۆن وایانە شتێکی واتی دانیە گریمانە منم بە بەسەتی سێ دەرەجەم دروست کردو بۆی بە ئاسامی گەڵام گەربیکێ دەست کێشت نییە لە دیفڵتەکە دەبێت ئەوە دەجارە داخلی بکە بەڵام پێویست بۆش نییە تۆ ئەستن ئەو کۆنستراکتەری دەرەجە هەلادا تەنها سێت مارکس لەو کاتێدا داخلی بە سێت مارکس داخلی کە لە سێت مارکس کێشەی نییە لێرە تەناگەر بیکێ دا لێرەش دێکیدا و لە لوپەکە و تاڕەوەندێ باش ئێستا کە بابین گریمان بە سەرسێبێت کالکولیسم پێویستم بە بەکارهێنانی سەرەتا ڤارێ بڵێکە لەوەی بتوانم ئەنجامی سەمەکەم سەمیش بریتی لە چ سەم فانکشن بەبستمان لەوەیە بریتە لەو فانکشنێکەوە کۆکراوی دەرەجەکانم پێ دەڵێ بۆ نمونە سێ دەرەجەمەیە ئەگەر هەستیجان 100 بی دەکا بە 300 هاتە چەند دەرەجە هەیە میان کۆکاتەوە ناری دەنە بۆ نمونە سام پاناوەکەی خۆی بێت و یەکسانی دەکەم بە چ بڵین دیفڵڤاڵی دەمێ لەورە کۆکردنەوەی کێشت نیە دەیکەم بە سفر و لە پاشاندا فۆرلوپێک دەکەم بێگومان لە سەفار بامان شێواز بێتەن لە ژمارەی سەبجێکتەکان کەوا سەیە ئەڵن دەرەجەکان وەرکاتێک ئای پلس و لە پاشاندا دێنچی دەکەم لێرەی شەکە دەست پێ دەکەم لەر ئایتریشنێک من دەمەوێ سەمە کۆنەکە کەوا سفرە سەمی نوێ واتە سەمە کۆنەکە سفرە بزە سەمی نوێش یەکسانە بەچ سەمە نوێەکە یەکسانە بە سەمە کۆنەکە کەوا سفرە سەرەتا لە ئایتریشنیەکەمدا زائیدنی چ بکە زائیدەن دەرەجەکە بکە دەرەجە یەکەم لایترێشنی یەکەم دەرەجە یەکەم چۆن دەرەجەکە مارکس ئای بەو شێوازە دەرەجە یەکەم و لە ئایتریشنی دووەم ئەو جارە سەمەکە دەبێتە چەند مارکسەکە چەند بوو چکە سەرەتا سەم سفرە گریمان دەرەجە یەکەم 20 بوو 20 بە 20مان هەیە مادەم جاری یەکەم 20ەکە لەگەڵ سەم کۆ دەکرێتەوە کاوە سفرە بۆیە سەمە نوێیەکە دەبێتە 20 لایتریشنی دووەم ئەو جارە دەڵێ سەم یەکسانە بەچی بە 20 بە سەم چی سەمی چکە سەمی پێشتر بۆ 20 بۆیە 20 جارانی ئافۆن کۆ 20 بە 20 کاتە چل ئەم جارە چل لەگەر 20 کۆ دەکرێتەوە دەبێتە بە بڵێن 6 بەو شێوازە چکە 3 هەبوو تەواو ئێستاکە لە دەری فۆرلوپەکەی ئەگەر بمێ سەمی تەبعەکەم سەم چەندە بێگومان 6 بۆیە دەڵێم چی ئەگەر 3 داخل بکەم بێگوم هەر ژمارەشت بێت لەو دەردێنێ بە پۆینتیش بێت کە هەمومان بە دەبڵ کردوێت کێشەمان نیە بۆیە دەڵێم چی سیاوت
ئاستا خۆشی زۆ ساتان بڵێم جوانکاری زۆر بکەم بەڵام پێویست ناکە ئاستا خۆ دەڵێم یاڵە sum of marks یەکسانە بەچی بۆ شێوازە لە پاشان variably sum بۆ شێوازە وە ببین ئەنلاینیشی بۆ بکەین هەر بۆ جوانی ئەنلاین ئەمەش بریتە لە باڵێ لە کاکڵی سامەکە ئێستا سامەکەمە دەردێنین بابین ئێستا فانکشنێش دروست بکەین ئەویش لە بۆ دەرهێنانی calculate یاخودتان هە دەتوانم بڵم get average بەڵام دەنووسم calculate بۆ نمونە یاخود دەتوانم هەر لەگەڵ کاکڵی سامەکە بیکەم بەڵام حەز دەکەم بپێت بە جیاواز بیکەم بۆ نمونە calculate average باشە لە بۆ دەرهێنانی معدل خۆی معدل لە چ پێک دێ معدل بریتە لە کۆکراوەی هەموو دەرسەکان لە پاشان دابەشی ژمارەی ئەو دەرسانە یعنیمان سێ دەرسمانەیە هەر سێکیان 100 دەبتە 300 دەبی دابەش سێ بکەم باشە 300 دابەش کە دەکاتە 100 ئەگەر هەمووی هەرسێ دەرزەکەی 100 باشە بۆیە پێویستم سەرەتا بە سەم دەبێت بۆیە دەبێت دووبارە منەتوان داخلی لەم سەمە بم چکە تایبەتە بەم فانکشنە بۆیە دەبێت دووبارە بە هەمان شێواز ئەم ئەوەندە دووبارە بکەمەوە دەرهێنانی سەمەکە و لە پاشان لە دەرێ بەڵام پێشەنجێ پێویستم بە بەکارانی ڤارێبڵەکە دەبڵ بە ناوی average با بڵێم معدلەکە یەکسانی دەکەم بۆ نمونە بە یەک یاخود کێشەیە چکەمە دووبارە ساین دەکەینەوە دەڵێم average سفرش بێت average یەکسانە بە چی بەڵام لەوری دابش سفر ناوی باشترە بۆی average یەکسانە بە چی یەکسانە بە سەمەکە چەند بوو دابەشی چ بکە ژمارە دەرسەکان کەوا چەندە لێرە حاڵەتی خۆماندا ڕێکە سێ بۆیە سایزەکەی سێ دەنووسم سێ بەو شێوازە ئێستا ئەم فەکشەشمە دروست کرد ئێستا بابین لێرانەدا لەناو مینەکەمان ئۆبجێکتێک دروست بکەین لە جۆری چی لە جۆری قوتابی بۆ دەنووسم student و لە پاشە ناوێکی پێ دەدەم بۆ نمونە s و داتاکانی بەداخل بکەم سەرەتا ناوەکەی چییە ئایدەکەی یەکە گریمان ناوی بێکەسە بۆ شێوازە وەروها بۆ نمونە تەمەنی 45 و باشە بۆ شێوازە بای دیفڵت دەرەجەکان دیارە لامدا بۆیە دەڵێم چی s dot با بڵێن get marks بۆەوەی سەرەتا کامەی ئەوەی داخلمان دەکرد با بڵێن داتاکەمە داخل دەکە بەنای چ بوو set marks بۆ شێوازە set marks لە پاشان set marks ئەتوانم بڵێم get marks بکەم داتایەکان تا بەکەم دەرەجەکان و لە پاشاندا دێم چی دەکەم calculate sum با سەمەکەم لە بۆ دەربێنن و لە پاشان calculate average بە معدلەکەشم لە بۆ دەربێنێت لە بۆ قوتابی یەکەم ئێستا گەر بێت و پرۆگرامەکەمان ڕەم بکەین بگومان دەڵێ چی بکە دەڵێ سێ دەرەجە بنووسە بۆ نمونە گوتمانگەر هێزێکیان بۆ 20 بێ شێکی ئاسان بۆی بزانین کەوا ڕاستیاندا وەکو دەیبینن دەڵێ دەرەجەکانت 20 سەمی مارکەکان دەکاتە 6 بەڵام ئافرەجەکەی دەرنەهینە بۆ لەورە لە بیرمان کرد سیاوتێک بکەم سیاوتی بۆ نمونە سیاوتی بنووسم چی average of معدلی دەرەجەکانمان دەکاتە چ دەکاتە avg بۆ شێوازە ئێستا گەر بێت و ئەو جارە دووبارە پرۆگرامەکەمان ڕەنکەینەوە و دەرەجەکان بەبین داخل بکەینەوە 20 وەکو دەیبینن کا 6 و وەرە ئاڤرێجەکە دەکاتە معدلەکە دەکات 20 بێگومان ئەگەر هەمیان 100 بێت بتوانن پۆینتیش داخل بکەین باشە بە بڵێن 99.5 99 لە پاشان 88.5 بۆی معدلەکەمان دەکات 95.67 بۆ شێوازە ئەمەش بریتی بوو لە هەرێکە لە فانکشنەکانی معدل و وەروها کۆکراوەی دەرجەکان لە بۆ قوتابی لە بۆ ستودنتی کلاسی ستودنت لە C++ دا